بینەرانی خۆشەویست سەرنجتان ڕاکێشم بۆ ئیدامەی بەرنامەی ئەوڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ. لە بەرنامەی ئەوڕۆ داوەتمان کردووە لە هاوڕێ ساڵحی سەرداری دەبیری کۆمیتەی کوردستانی حیزبی حکمەتیست قسە و باسەکەین لەسەر ئەم هێرشانەی کە ئەخیرەن ئەم تۆپبارانەی کە جمهوری ئیسلامی لە کوردستان دەستی پێکردووە. هەروەکو ئاگادارن چەند ڕۆژ یا تقریبەن 10 ڕۆژ 2 هەفتە لەو پێش هێزەکانی حیزبی دموکرات لە منتەقەی کوردستانی ئێران حضوریان پەیدا کرد و وا دیارە لەم رابطە جمهوری ئیسلامی ئەم حەملە و هێرش و تۆپبارانەی بەم رابطە دەست پێ کردووە. ساڵی سەرداریەکە دەنگی من نەبیسی بەخێری بۆ تەلەڤیزیۆنی پەرتۆ. مەمنون. ساڵی سەرداری وەکو کوردی شارەم پێکرد بۆ خۆت ئاگاداری 12 ڕۆژەوە پێش مجموعەی پێشمەرگەی حیزب دموکرات لە منتەقەی کوردستانی ئێران لە شنۆ و منتەقەی سەردەشتوانە حضوریان پەیدا کرد و دەرگیری بوو تەلەفاتیشیاندا. لەم رابطە جمهوری ئیسلامی لە 1-2 ڕۆژی ڕابردووە یا شاید ئێستا شەر بەردەوام بێ کوردستانی عێراقی زۆرتر تۆپباران و بۆمباران ومانە کردووە. ئایا ئەمە فکرەکەی بە تەلافی ئەمە دێ ماجرا چییە؟ بەڵێ هەروەکو خۆی شارەت پێکردیارە جمهوری ئیسلامی هیچ کاتێک لە سەرکوتو و بۆمبارانکردن و ماڵوێرانکردنی خەڵک غافڵ نەبووە. ئەمە هەمیشە سیاسەتی بووە. ئەخیرەن لەم رابطە لە رابطە لەگەڵ ئەم تۆپباران و بەئێستا سووتاندنی منتەقە فەرماندە جەنایەتکارەکانی جمهوری ئیسلامی تهدید و هەڕەشەیان کرد و توانە مەقرەراتی ئەحزابی بەئێستا مخالفی خودی حکوومەتی جمهوری ئێران جمهوری ئێران لە کوردستان تۆپباران و بۆمبارانەکە. بەڕای تۆ ئەم تهدید و هەڕەشانە چەندێک جددیە؟ ئایا مەترسیەکی بەدواوە بێ؟
ساتی کردووە یەک زەڕە نەشتی ئینسانی نەشتی بێوەری نەشتی هاوسایەتی وانە ڕعایەت ناکات و قەتعاً ئەگەر ئیدامەی بێ پێم وایە دەسە بە جەنایەتەوە کە ئەم ئوردوگایە بارگەکانی ئەحزابی کوردی ئێرانی لە کوردستانی عێراقا بۆمباران کران خۆت و ساڵەکانی 1992 زیاتر لە ناوخاکی کوردستانی عێراقا لە شار سلێمانی و هەولێر شارەکانی کوردستانی عێراقا ئەوە کە مەجموعەیەک جاسوس و بەفێگیرا و تیمگەری تۆریستی بوو زیاتر لە 400 کەس لە پێشمەرگە و هەوادارانی ئەحزابی نفوسێری کۆمەڵ و دموکراتی ئەو وەختەی ترۆر کرد و پەروەردەکەی هەیە و وەکو بەرزی بارانیش دەرچوو با تۆژمەوە قەدەر قودرەتی هەست کەس هیچ پێ نایەژی و پەروەردەکەیشی هەست ئەمە ئامارە و بەرزەمن بەعید نییە هەمیسانەوە دەست نەکات بەم کارانەوە احتماڵی هەیە بۆیە من داواکەم لە ئەحزابی وا حزوریان هەیە دیگریان هەیە بەقەڕ و بارەگان هەیە ئەم هاڕەشەی جمهوری ئیسلامی بەجددی وەربگرن چۆن هەر ممکنە ئەگەر ئەم وەزعەیدانی داخل کوردستانی ئێرانە ئەماش دەست بن بە جەنایەتی دیتر چۆن جەنایەتەکەن دەرحەق بە خەڵکی سویل لە منتەقەی سیدەکان و بنا و جوان و خەڵک ئەکوژن یا برینداریەکان یا بەڕۆڵاتی ئەختیارمەند یا ئەو بەرەنە چیا و شاخەکانیان دەستیان باسترە و تەوجیهیان زۆرترە بۆ بێن جوابە لە ئۆردوگاکان ئەحزابی کوردستان لە کوردستانیە. بەڵێ هەوڵ ساڵح حەزەکەم بە تۆزیبەوەی ئەم هەڕەشانەی جمهوری ئیسلامی بەڕێوە لەوە دیارە ئەمانە لە هیچ جەنایەتێک فروگزار ناکەن و هیچ تەوهمی ئەگەر نسبەت بە هەر شتێک تەوهم و خۆشباوەڕیان ببێ لە جەنایەتکردن و ئینسان کوشتن تەوهمیان نییە. ئیشارە بەوە کرد کە ئەحزابی ئۆپۆزیسیۆنی جمهوری ئیسلامی و مقرراتی ئەم ئەحزابانە هۆشیاری خۆیان ڕابگرن. حەزەکەم پێشەوەی ئەم ئیتفاقە بکەوێ وەکو تەجاربێک کە تۆ هەتەوە لە زمانی تۆ حەزەکەم بیبیسم ئەو هۆشیاری خۆیان چۆن ڕابگرن منزورتەوە چ بکەنە وەختێ لە دوور و تۆبارانەکات بۆ ئەم تەلەفاتە ئەم ئیتفاقە ڕوونەدا و ئەم ئیتفاقە تاوە ڕوونەدا دەبێ ئەم ئەحزابە چ بکەن بەڕای تۆ؟ معلومة بقى أولياء أداء ترباران والإمام مش بويا مثل بويا أبي دبار مزامين عملية بيفايد سوكا خلقي جزار بيتشكو أولا وكسوكارو أعزائي على ودان ودوغاكرا فقط يزيد نظامي وقارس فويا بيوضاقي الزمن لشاركان عشان سكارتن بيوايا باش تريشي وزاق حقا شابين بو حكومة ديالي كردستان كان مصلحة قبول مكة مطابق هيش قانوني كي بيمالي هيش رسمي ياسا وموازيني دراسيتي جمهوري إسلامي لها مولدتر حقيقية بين نظام الجنايات كردستاني العراق على شركة. بلى. هاول صالح هذا كان برسالة تريش كم قوايا جمهوري إسلامي بحكومتي هريمي كتويا كمانعي تحركي نیروهای به اصلاح اپوزیسیونی ایرانی نبید بالاخره عکس العمل نشانه داد و بالاخره هر چه نمانه وکو پیامێک نییە ئەوان حضوری وەسیعیان هەیە لە خاکی عێراق و لە ناو شارەکانی عێراق و ئەزوم لە قاسمی سلەیمانی وەکو فەرماندەی نازانم سوپای قودس هەمیشە زۆرتر لە عێراقە. ئەم مەسەلە جوابی یا عکس العملی حکوومەتی هەرێم تاوجێگای تۆ ئیتلاعات بێ
چ بووە بەم پەیامی جمهوری ئیسلامی ئایا مانە ئەبێ ئایا بە نەزەرت مانە ئیجاد دەکا یا نا چۆنە بێت؟ خەڵکی شارەکانی کوردستانی ئێران مەسئولیەتیان هەیە وەزیفەیان ساڵها
مەمنون ساڵی سەرداری پەیامەکەت زۆر ڕۆشن بوو من پرسیاری دیکەم مابوو بەڵام متاسفانە ئەسڵەن کاتمان نەماوە بە هیوای بەشداری لە بەرنامەکانی داهاتووی تەلەڤیزیۆنی پەرتۆدا. ممنون سپاس بۆ بەشداریت.